وەک دەزانن لەو ماوەیەدا جارێکی تر پارتی دیموکراتی کوردستان جوڵەی بە هێز کردووە و هەروە بەیاننامەیەکی دەرکردووە بە ناوی ئەنجومەنی ئاسایشەوە. لە ناوەڕۆکی ئەو بەیاننامەیەدا دەردەکەوێت کە پارتی دیموکراتی کوردستان بۆ هەمیشە وەک مێژووی ڕابردووی لە بازنەی سیاسەتەکانی داگیرکەرانی کوردستاندا جەم و جۆڵ دەکات و بە تایبەتیش ئەوە نزیکەی چارەکە سەدەیەکە زیاتر لە چوارچێوەی سیاسەتەکانی دەوڵەتی تورکیا. بۆیە ئەو جوڵاندنی هێزە بۆ خۆی ئەوە دەردەخات کە ئێستا لە باشووری کوردستان ڕەنگە دەستی تورکیا هەندێک سنووردار کرابێ، بەڵام پارتی بە وەکالەت شەڕی بەرژەوەندەکانی دەوڵەتی تورکیا دەکات. لە ڕاستیدا پارتی سیاسەتێکی خەتەر بەڕێوەبا لەسەر گەلی کورد. چۆن دەوڵەتی تورکیا بڕیاری داوە لە هیچ شوێنێک نێڵێ کورد بە ئامانجەکانی بگات یا ئیرادەی کوردی ئازاد هەبێت پێدەچێت پارتی دیموکراتی کوردستانیش بڕیارێکی وای دابێ لە هیچ شوێنێک نێڵێ گەلی کورد بە ئامانجەکانی خۆی بگات. بۆیە لە مێژووی ڕابردووشدا لە قۆناغە جیاجیەکاندا ئەو کاتانەی کە گەلی کورد گەشتۆتە ئاستێک بە ئامانجەکانی بگات شکستەکان لە خودی ئەوانەوە دەستی پێکردووە. ئێستاش پارتی بەڕاستی یاریەکی خەتەر بڕێوەبا، سیاسەتێکی خەتەر بڕێوەبات لە کاتێکدا تۆ بیت پیشانی دنیای بدەیت خەڵکی دیموکراتی خوازی خۆت، خەڵکی چالاکوانی خۆت، خەڵکی سیاسەتمەداری خۆت، خەڵکی شۆڕگێڕی خۆت بە تیرۆریست بناسێنیت. ئێوە دەبینین باسی چەند گروپێک دەکات ئەوانەی کە ئێستا گیراون لای هێزەکانی ئاسایشی پارتی هەمووی خەڵکی چالاکوانی بەدەنی خەڵکی ڕۆژنامەوان، خەڵکی چالاکوانی سیاسین کە شەڕی بەرژەوەندەکانی خەڵک دەکەن. تۆ بێ ئەمانە بە دنیای دەرەوە بناسێنی بە گروپی تیرۆریستی و بەو قونسوڵیانە بڵێ ئەوانە خەتەرن بۆ سەر ئێوە، کەواتە تۆ دەوێت جارێکی تر ئەزمموی گەلی کورد کە ئێستا خەریکە بە نێونەتەوەییە بێت بیاوێت لەسەر ئاسی نێونەتەوەیی پەڵەیەکی ڕەش یان چالاکی و تێکۆشانی کورد ڕەش بکات. بۆیە بەڕاستی ینی ئەو سیاسەتانەی پارتی بەڕێوەی دەبات سیاسەتێکی خەتەرە لە هەمووشی خراپتر کە ئەوانە بە ناوی دەستگا و سازیە کوردیەکانەوە بەڕێوە دەبات، نەک بە ناوی خودی پارتی دیموکراتی کوردستان خۆیەوە. ئەمە بۆ خۆی دەرێک بەوە دەکا کە سیاسەتێکی هەڵە بەڕێوە دەبات، بۆیە دەیداتە پاڵ تەواوی حیزبەکان یا سازیە کوردیەکان وەکو مەسەڵەن حکوومەتی هەرێمی کوردستان بڕیار دەدەکا بە ناوی پەرلەمانی هەرێمی کوردستان، بڕیار دەدەکا بە ناوی ئەنجومەنی ئاسایشی هەرێمی کوردستان. بۆیە خەتەری سیاسەتی پارتی لێرەدایە دەبێت ئەمە بوەستێنرێت. بۆ ئێمە پێمان وایە ئەو حیزبولایانەی کە ئێستا بێدەنگن لە ئاسی ئەم بڕیارانەی پارتی بوون بە بەشێک لەو هێزەی کە پارتی بتوانێت ئەم جۆرە مامەڵەیە لەگەڵ دۆزی گورد بەگشتی بکات. و بینیشتان لە بابەتی شنگالیش ئەمە بەڕوونی بە دیار دەکەوێت سەرەڕای هەموو ئەو فەرمانێک کە لەسەر شنگال بەڕێوە دەبرێت و دوا فەرمانیشان فەرمانی 73 هەمین، بەڵام جارێکی تر پشتی ئەوە کە هێشتا برینی خەڵکی شنگال خوێنی لێ دەچۆڕێ ئیتیفاقێک لە دەرەوەی ئیرادەی ئەوان بە پیلانی تورکیا بەڕێوەبەری لەسەر شنگال کە هەر کەسیش دەزانێت ئەمە تەواوکردنی هەنگاوەکانی داعشە کە تورکیا لە پشتی ئەمانەوەیە. بۆی لە پشتی سیاسەتەکانی پارتی دیموکراتی کوردستانیشەوە تورکیا هەیە، چکم ڕێکەوتنی استراتیژی هەیە لە هەموو بوارەکاندا لەگەڵ دەوڵەتی تورکیا. بۆیە ئەو سیاسەتانەی پارتی دەیکات نەک دەستکەوت بەڵکو خەتەرن بۆ سەرگەلی کوردستان. بۆ هەمیشەش بۆ ئەوەی ئەم دەسەڵاتە لە دەستیان بمێنێ پەنا بۆ هێزی دەرەکیە بن کە پشتگیریان بکات. و بۆ ئەوەش دەوڵەتی تورکیا لە ڕێگەی پارتیەوە سیاسەتی خۆی دژ بە گەلی کورد بەڕێوە دەبا. ئێمە بینیمان بەرامبەر بە شنگال چۆنە، بەرامبەر بە مەخموور چۆنە، بەرامبەر بە دۆزی کورد لە ڕۆژئاوای کوردستان، لە باکووری کوردستان و بۆ هەرێمی پاراستنی میدیا و بۆ ڕۆژهەڵات و بەشەکانی تریش هەر بەو ڕەنگەیە. لەبەرەوە پارتی ئێستا بەگشتی پێگەی جەماوەری خۆی لەدەستداوە، بەڵام بۆی ئەم دەسەڵاتی بمێنێتەوە ئەو ئیتیفاقانەی لەگەڵ دەوڵەتە دەرەکیەکان بە تایبەتی دەوڵەتی تورکیا هەیە بۆی لەسەر پێی خۆی بمێنێتەوە. و بەشێکیشی بێدەنگی حیزبولایەنەکان لە ناوخۆی هەرێمی کوردستاندا ئەمەش هێزی داوە بۆوان کە لە ناو حکومەتدا لەبەر خاتی بەرژەوەندەکانیان ناتوان دەستبەرداری حکومەت، ناتوان ڕخنێکی جدی، ناتوان لە حکومەت بکشێنەوە، ناتوانن بە پارتی بڵێن بەسە ئەمە بەناوی ئێمەوە بکرێت. بۆی ئەمانە هۆکارن بۆی کە پارتی ئێستا هەندێک دەستی کراوە و زەهنیەتی دەسەڵاتداریش وایە. ململانی دەسەڵات بۆ ڕەنگەیە هەموو پێگەکانی دەسەڵات بگری دەدەست بۆی بۆ سیاسەتی خۆش فەرەزکە. من لە زۆر شوێنی دنیادا سیاسەتی دەسەڵاتدارێتی وایە، بەڵام بە پێچوانەوە ئەزمموی هەرێمی کوردستان لە ئەزمموی هیچ شوێنێکی دنیا ناچێت. ئەزممونێکە کە ئەکرێ بڵێن
دش بە گەلی خۆت خزمەتی شوێنی ترکەیت چکم لە هەر شوێنەکە دەستگایەک هەیە کە پاراستنی ئەمنی قومی لە ئەستۆگرەیە بەڵام لێرە ئەمنی قومی ئێرە ئەکرێ بە قوربانی بەرژەوەندی دەسەڵاتێکی تر بە تایبەتی ئەو پەیوەندیانەی کە تورکیا لەگەڵ پارتی لەگەڵ تورکیاتا هەیەی لە ڕاستیدا ئێستا ئەو پۆزیسیۆن لە باشووری کوردستانە زۆرە زۆرینەی خەڵک لەگەڵ ئەو مامەڵەی دەسەڵات دانین بەڵام ئەوێ بڵاوە ئەمە سەر لە نوێجارێکی تر پێویستی بە ڕێخستنەوە هەیە ئەم پەرش و بڵاوێ وای کردووە و هەندێک حیزبی تریش هەیە ئۆپۆزیسیۆنی ناو پەرلەمانن هەمیشە لە دەوری بەرژەوەندەکانی خۆیان دەسوورێنن نەیانتوانیەوە ببنە هێزێکی کاریگەر زۆری تریشمان بینی لە سەرەتادا بە ئۆپۆزیسیۆن بوون دەستی پێکرد بەڵام دەستگیربوونی لە پلەپۆستەکان وای کرد کە با بڵێن داخوازەکانی خەڵک لەبیر بکات بۆیە لە ئێستادا سەر لە نوێجارێکی تر ئۆپۆزیسیۆن پێویستی بەوەیە بێنەوە لای یەک ریز و یەک دەنگ بن و سەر لە باشووری کوردستاندا ڕێخستنەوەی ئیرادەی خەڵک پێویستی بە ڕێخستن هەیە پێویستە ببێتە ئیرادەیەشی بەهێز ئەم دەنگانە پەرش و بڵاون بۆ ئەگەستا تۆ دیقەتکەی لە هەر شوێنێ لە هەر کوچەیە لە هەر ڕاگەیاندنێ لە سۆشیال میدیا لە شەقام لە هەر شوێنێک دەنگی ناڕزایی بەرامبەر بەم ئەم دەسەڵات و سیستەمە هەیە بەڵام ئەوەی ئەوان سوودیان لێبینیوە پەرش و بڵاوی دەنگە ناڕزایەکانن بۆی ئێمە پێمان وایە بەرەیەکی ئۆپۆزیسیۆنی ناو خەڵک لە ئێستادا لە هەر کاتێک زەڕورترە و ڕەنگە ئەوە هەندێک دواب بکەوێ ئەگەر نا هەر دروست دەبێت ئەوە حتمیە چونکم خەڵک بێ ئیرادەیەکی ئازاد بێ ژیان ناتوانێت بەم شێوەیە ئیدارە بکە چکم ئەوانە گەورەترین خەتەرین لەسەر بژێوی خەڵک لەسەر ئاسایشی خەڵک لەسەر ئەمنی قومی لەسەر هەڵوێستی دیموکراتی لەسەر ژیانی ڕۆژانەیی لەسەر ڕۆژنامەگەری لەسەر ڕای ئازاد لەسەر بیری ئازاد لەسەر تێکۆشانی دیموکراتی ئەوانە خەتەرین لەسەر هەموو ئەمانە یعنی هەموو نرخ و بەهاکانی کۆمەلگا لەسەر دەستی ئەوان لە خەتەریدا یعنی ئەوانە بۆ خۆیان ئێستا هێزی هەرە سەرەکین بۆ تێکدانی ئاسایشی هەرێمی کوردستان نەک ئەوەی کە ئەوان باز لە چەند گروپێک دەکەن کە بیانە ئاسایشی هەرێمی کوردستان تێکدا چونکەم ئەوان تێوەگلانی هەرێمی کوردستان لە شەڕێک لە سەردەمی داعشدا و جارێکی تر مەتەرەی ڕێفراندۆم و لە دەستدانی کۆمەڵە شوێن جارێکی تر ئیتفاقکردن لەگەڵ دەوڵەتی تورکیا و هێنانیان بۆ باشووری کوردستان جارێکی تر هەرێمی کوردستان کە بۆتە ناوەندی هێزە نەودەوڵەتەکان کە بۆ خۆی ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەکوڵێ بۆ شەڕ و ڕەنگە هەرێمی کوردستان تێوە بگرێت لە ناکۆچەکانی هەندێک وڵاتی تر و بە ئاشکرا دەبینن خەتی شۆڤینیزم و نەتەوەپەرستی نێوان کورد و عەرەب پێش دەخەن ئەوەی بینیتان لە بەغدا بۆ خۆی لە سووتانی ئاڵای هەرێمی کوردستاندا هۆکارەکان پارتی دیموکراتی کوردستان بۆ خۆیانن ئەگینا پارتی دیموکراتی کوردستان بۆ ناچێتەوە کەرکوک بۆچی دەچێتە بەغدا کەرکوک نزیکترە بۆ ئەوانیان نا بۆچی مەسەڵەن شنگال چ پێویستی بۆ ئیتیفاق لەگەڵ شوێنێکی تر داوا بکەیت شنگال پێویستی بۆیە لە چوارچێوەی هەرێمی کوردستاندا پێداویستیەکانیان دابین کرێت سەر لە نوێ شنگال و کۆمەلگەی ئێزیدەکان ئاوادام کردێتەوە لەبەرەوە بۆ خۆی پارتی دیموکراتی کوردستان بەشێکە لە تێکدان یان هۆکاری سەرەکیە بۆ تێکدانی ئەمن و ئاسایشی هەرێمی کوردستان بەگشتی و لە ڕووی دارایی و ئابووریشەوە یان بڵێن چۆن سەرخانی کۆمەلگای تێکداوە ژێرخانی کۆمەلگاشی تێکداوە بۆی کۆمەلگای هەرێمی کوردستان ڕەنگە هەتا ماوەیەکی تر تەحمولی ئەو بێموچەی و ئەو قەیرانە داراییانە بکاتەوەنە لەبەرەوەی ئێستا گشتی هەرێمی کوردستان لە نائارامیدا هۆکاری هەموو نائارامی نائاسایشەکانیش خودی پارتی دیموکراتی کوردستان بخۆیان بدەگەرم پرسیاری تۆ وەڵام بدەمەوە ئەگەر ئاوڕێک لە ڕابردوو بدەینەوە هەمیشە پارتی لایەنێکی شەڕە ناوخۆکان بووە لە باشووری کوردستانەوە لە سەرەتای 1963 و دروستبوونی ناکۆچەکان پارتی لایەنێکی نەگونجا و نەسوڵحاوی ناو ململانەکان بووە و لە ساڵی 82 پارتی دیسان لایەنێکی شەڕکەر بۆ بەرژەوەندەکانی جمهوری ئیسلامی بەرامبەر بە حیزبی دیموکرات و کۆمەڵە وەکو هێزێکی شۆڕەگێری ڕۆژهەڵاتی کوردستان بووە لەگەڵ دەستپێکردنی شۆڕ لە ڕۆژئاوای کوردستان خەندەقی لێداوە بوو بە بەشێک لە ناکۆچەکان و ئابڵۆقەی بە هەمان شێوەی سنوورەکانی تورکیا و سووریا و منتیقەکانی داعش خستە سەر ڕۆژئاوای کوردستان لە کۆمەلگای باشووری کوردستاندا هەموو ئەو شەڕانەی کە هەبوون بەشێک بۆ لەو شەڕانە لە وەگوتم لە شەستەکانەوە دەستپێکا و لە 1970 کارەساتی هەکاری و لە 92دا جارێکی تر لەگەڵ باکووری کوردستاندا کەوتنە شەڕەوە بە بڕیار و بە داخوازەکانی ئەوان چونکم سنووری دەسەڵاتی ئەوان زۆرتر لەگەڵ باکووری کوردستانە لە ئێستاشدا پارتی عەقڵیەتێکە کە هەموو دۆزی کورد ئەکات بە قوربانی حیزبەکەی و لە ناو حیزبەکەشدا بە قوربانی بنەماڵەکەی و ئەم ئەقلیەتە داگیرکانی کوردستان خوێندنەوەیان هەیە لەسەری دەست ئەدات بۆ ئەوەی بتوانن ئاڕاستەی کەن بۆ
دژبەری گەلی کورد بۆ ئێستا لە خودی پارتیەوە بە کورد دژایەتی کورد دەکرێت لە ئێستاشدا ئەو ناکۆکیانەی کە باز دەکرێت باسکردن من پێم وانیە ئەگەر شەڕێکی بەو ڕەنگە دروست بێ خۆ ئەگەریش دروست بێت تاوانە ئەگەر ناوی بنین شەڕی کورد بۆ کورد چکم ئێمە لە سەرەتاش داوتمان پارتی ئێستا بە وەکالەت شەڕی دەوڵەتی تورکیا دەکات چکم هەموو ئەو پلانانەی کە تورکیا دەخوازێت پارتی جێبەجێیەکات بەلاتانەوە سەیر نەبێ بڕینی موچەی خەڵکی هەرێمی کوردستان بە بڕیاری تورکیایە چونکە دەسەڵاتی پارتی بە بێ بڕیاری تورکیا بە بێ گەڕانەوە بۆ هەیئەتی بڕیاردان لە دەوڵەتی تورکیا ناتوانێت هیچ بڕیارێک لە هەرێمی کوردستان بدات ئەو موچە بڕینە بەشێکە لەو فشارانەی کە دەوڵەتی تورکیا بە ئاشکرا لە هەر شوێنێک بێوێ زەخت و فشار بۆ سەر گەلی کورد دروستکات لە شوێنێک بە شەڕ لە شوێنێک بەگرتن لە شوێنێک بە تۆقان و ترس لە شوێنێک بە سیاسەتی برسیکردن بۆیە ئەوەندەی کە پارتی گرێدراوی دەوڵەتی تورکیایە ئەوەندەش ئەو فشارانی کە لەسەر گەلی کورد هەیە گرێدراوی ئەوەیە بۆیە ئێمە پێمان وایە هێز و لایەنەکان دەبێت خۆیان پارێزن لە شەڕێکە کورد بە کورد بێت چکم ئەوەی کە ماوە لە ئێستادا داگیرکەرانی کوردستان جارێکی تر ئەیانەوێ شەڕی کورد بە کورد خۆی بکەنەوە بەداخەوە پارتی دیموکراتی کوردستان لەسەر پێ ئامادەیە بۆ هەر بڕیارێکی ئەوانە چکم لە مێژووی ڕابردووشدا ئەمانەمان بینیوە و لە ڕاستیدا ئەمە بانگەوازی دەکەین لە هەموو هێز و لایەنەکان لە خودی پارتیش نەبێت بە بەشێک لەو شەڕە نەبێت بە بەشێک لە جێبەجێکردنی ئەجەندای داگیرکەران منەمێ ئەو بەبیر بێنەوە لانی کەم بارزانی ساڵی 2010 لەبیر بێ کە دەوڵەتی تورکیاویستی ئۆپراسیۆنێک بۆ باشووری کوردستان کات ئەو وتی ئێمە لەسەر تورکیا لە شەڕی پارتی کرێکارانی کوردستان 3500 شەهیدمان داوە جارێکی تر ئەو شەڕە ناکەین من ئەمە بۆیە بەبیر دێنمەوە کە دەوڵەتی تورکیا لە حەج کاتێکی تریشدا ئەسرارەکان نهێنیەکانی ئەم جوڵاندانەی پارتی دیموکراتی کوردستان ئاشکرا دەکات بۆیە ئەگەیان لە حرمەت و ڕێزی خۆیان بێ ئەگەر هەیەە لەو کاتەشدا دەسەڵاتدارانی تورکیا وتیان پارتی دیموکراتی کوردستان ناتوانێت شتێکی وا بێ وڵێ لەسەر داخوازی ئەوان هاتوین بۆ باشووری کوردستان و لەسەر مەسرەفی ئەوان ئێمە شەڕی پارتی کرێکارانی کوردستان دەکەین بۆیە لە ئایندەشدا ئەم نهێنیانە جارێکی تر ئەوان ئاشکرای دەکەن بۆیە هێشتاش درەنگ نییە زووە ئەگەر پارتی دیموکراتی کوردستان بگەڕێتەوە بەرەی کۆمەلگای کوردی و بگەڕێتەوە ناو خزمەتکردنی بزافی کوردی و لە باشووری کوردستان و لە هەر شوێنێکی تر ئێمە ئەو بانگەوازیە دەکەین و ئەگەریژنا سوورە لەسەرەوە بانگەوازی لە تەواوی حیزب و لایەنەکانی تر دەکەین دۆزی گەلی کورد لە خەتەریدایە ئەم خەتەریە پارتی بەشێکە لەوەی کە ئەو سیاسەتە قێزەونانە لەسەر گەلی کورد بەڕێوە دەچێت ببینە هێزێکی فشار پێی بڵێن بەسە ئیتر بۆستە ستۆپی پێ بکەین من لە ساڵی 2013 جارێکی تر بۆ حیزبە کوردستانەکان ئەم پێشنیازەم کرد لە کۆبوونەوەیەکدا کە زۆرێک لە حیزبەکان پیان قبول بوو کە جەبهەیەک دروستکەین بەرامبەر بە پارتی ئێمە وتمان جەبهەی شەڕنا نەکەوە جەبهەیەکی سیاسی جەبهەیەکی حیزبی دروست بکەین هەموو هێز و لایەنەکان بێنن لایەک بە پارتی بڵین بەسە تۆ مافی وای ئەوە نییە بەو شێوازە تەعامل لەگەڵ دۆزی گەلی کورد کەی لە باشووری کوردستان لە هەر بەشێکی تری کوردستان بۆ ئێستا جارێکی تر من دەگەڕێمەوە بۆ ئەوە ئەگەر نا دۆزی گەلی کورد لە خەتەریدا بەرپرسیاری یەکەمیش پارتی دیموکراتی کوردستانە لەسەر هەموو ئەو لە دەستدانی دەستکەوتانەی کە ئێستا هەن چونکە من پێم وایە ئەگەر پارتی دیموکراتی کوردستان ئەوەندە لەگەڵ هاوکاری تورکیا نەبووە دژ بە شۆڕشی باکووری کوردستان و کە ئێستا لە ناوچەکەدا هەیە ئەگەر ئەوەندە هاوکاری هێزورانەکان نەبووە دژ بە شۆڕشی ڕۆژاوی کوردستان ئەوە دڵنیا بن لەوەی ئێستا دەیان ئەوەندە شۆڕشی ئێمە لە باکووری کوردستان و لە ڕۆژاوی کوردستان و لە بەشەکانی تریش لە پێش دەبوو